تووڕەیەکی زۆر لە نێوکەرتی غەزە و کەناری ڕۆژاوا چوارشەممە دەستی پێکرد دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی ترامپ ڕایگەیان کە $1 میلیۆن کۆمەکی ئەمریکا بۆ پەناخوازانی فەلەستینی دەبڕێت. وەزارەتی دەرەوە گوتی داوا لە ئاژانسی UN دەکات بەرپرسیارە لەوەی بە شێوەیەکی بنچینەی سەر لە نوێ بەسەر پرۆگرامەکاندا بچێتەوە. ڕێکخراوی ئازادی خوازی فەلەستین بە تووڕەی وەڵامی ئەم هەنگاوەی داوە. ڕاگررتنی $65 میلیۆن وەک بەشێک لەو پۆڵی ئەمریکا بۆ ڕێکخراوی UN بۆ پەناخوازانی فەلەستینی دابین دەکات تەنیا کردارێکی بێبەزایانەیە کە خەڵکی بێتاوان دەکاتە ئامانج. هەروەها پەناخوازانی فەلەستینیش ئەوانەی لە ئاکامی دروستکردنی وڵاتی ئیسرائیل لەسەر خاکی فەلەستینەکان ئازاریان چێشتووە. ئاژانسی پەناخوازی نێونەتەوەییە کە UN بۆ پارێزگاریکردن لە خەڵک دایمەزران کە خزمەتەکانی بنچینەیی، تەندروستی، خوێندن، ژیانێکی خاوێن سەروەری دابین بکات. بەو کارە دەیانەوێت لە دۆخێکی مرۆڤایەتی کەڵکی سیاسی وەربگرن. هەروەها خۆپێشاندان لە کەرتی غەزە لە بەرامبەر ئەم هەنگاوەدا وەڕێکخرا. مافەکانی خەڵکی فەلەستین لە مەترسیدایە و هەرکەس دەبێت پشتیوانی لەو خەڵکە بکەن. خەڵکی پەناخواز ئەوانەی لە وڵاتی خۆیان بێبەش کراوە. يقول الشعب الفلسطيني في خطر. ئەوە ڕێبازێکە کە دەیەوێت خەڵکی فەڵەستین بە چۆک دابێنێت. ئەو بڕیارانەی ترامپ بربەس لە پێش خزمەتکردنی پەناخوازانی فەڵەستین دائەنێت مەسەلەیەکی سیاسیە، نەک مەسەلەی برسیتیکردن. ئەو دەیەوێت کۆتایی بە مەسەلەی فەڵەستین بێنێت. ترامپ بە ئۆشەلیم دەستی پێکرد و بە پەناخواز کۆتایی پێهێنا. لە نامەیەکدا وەزارەتی دەرەوە ئاژانسی فریاگوزاری UN ئاگادار کرد کە ئەمریکا $65 میلیۆن لەو $125 میلیۆن ڕادەگرێت کە پلاندانرابوو دابینی بکات. ئەمریکا گەورەترین وڵاتە پارە بەو ئاژانسە UN واتە 30% بودجێ بۆ دابین دەکات و ئاژانسەکە جەخت لەسەر دابینکردنی چاودێری تەندروستی خزمەتەکانی کۆمەڵایەتی لە وڵاتەکانی دیکەش وەک ئۆردون، سووریا و لوبنان دابین دەکات.